یەکێتی نیشتیمانی کوردستان لەو نەخشە ڕێگەکەیدا جەختی کردوتەوە سەر پەیوەندی لەگەڵ پارتی دموکراتی کوردستاندا لەسەر بنەمای هاوسەنگی و شەراکەتی ڕاستەقینە و سازانی سیاسی و پابەتبوونی خۆشی بەڕێکەوتنەکەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا دووپات کردووەتەوە، جەختیشی لە پەرەپێدانی پەیوەندیەکانی لەگەڵ لایەنەکانی تری کوردستاندا کردووەتەوە. یەکێتی پشتیوانی خۆی بۆ چارەسەری ئاشتیانەی مەسەلەی کورد لە هەموو پارچەکانی تری کوردستاندا دووپات کردووەتەوە بە لەبەرچاوگرتنی تایبەتمەندی هەر پارچەیەک. سەبارە بە ڕۆژی دوای تێکشکانی داعش و هەوڵی دەوڵەتانی ناوچەکەش بەگەیشتن بە سازان و فراوانبوونی ڕۆڵی هێزە گەورەکان لە ناوچەکەدا و کاریگەری لەسەر ڕۆژی کورد، یەکێتی پێداگیری کردووە لەسەر ئامادەکاری بۆ هەموو ئەگەرەکان. بۆ گەیشتن بۆ ئامانجەش پێویستە کێشە ناوخۆیەکان چارەسەر بکرێت. لە نەخشە ڕێگەکەی یەکێتیدا هاتووە چارەسەرکردنی کێشەی سێسەرۆکایەتیەکە گرێکوێرەی کێشەکان دەکاتەوە. یەکێتی دابشکردنی سێسەرۆکایەتیەکە بەسەر سێ لایەنی سەرەکیدا بە چارەسەرێکی گونجاو دەزانێت بە لەبەرچاوگرتنی ڕۆڵ و پێگەی لایەنە سیاسەکانی تر. قۆناغەکەش تا هەڵبژاردننی داهاتوو قۆناغی گواستنەوە بێت و تایدا لایەنەکان لەسەر کێشە هەڵپەسێدراوەکان ڕێک بکەون. سەبارە بە کێشەی ئابووری، یەکێتی لە نەخشە ڕێگاکەیدا ئاماژەی بەوە کردووە کێشەی ئابووری لە هەرێم گرێدراوی کێشەی نەوت و گاز نییە، بەڵکو کێشەکە سیستەمی دواکەوتویی حکومڕانیە و خۆی لە نەبوونی پلانی ئابووری و سیستەمی بانکی پێشکەوتوودا دەبینێتەوە. بۆ ئەم مەبەستەش پێشنیاری دانانی پلانێکی استراتیژی بۆ ئابووری هەرێم کردووە لەسەر ئاستی کورتمەودا و مامناوەند و مەودا درێژ و دەرکردنی یاسایی کێبەرکێ و نێشتنی قۆڕخکاری و گرنگیدان بە کەرتی پیشەسازی و کوشتتوکاڵ و گەشتیاری لە ڕێی هاندانی کەرتی تایبەت و ئاسانکاری ئیداری و داراییەوە. بۆ دەسەبەرکردنی شەفافیە لە بواری نەوت و گازدا یەکێتی چەند پێشنیارێکی خستۆتە ڕوو. لەوانە پێکهێنانی لیژنەیەک لە پەرلەمانی کوردستان دوای کاراکردنەوەی بۆ وردبینی لە داهاتی نەوت و گازدا و پێداچوونەوەی گرێبەستەکان و جێبەجێکردنی هەموو مادە و بڕگەکانی یاسای ژمارە 22 ساڵی 2007 و تایبەت بە نەوتی گاز و یاسای ژمارە 2 ساڵی 2015 سندوقی داهاتەکانی نەوت و گاز و ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵدا لەسەر یاسای نەوت و گاز و زیادکردنی دەواازەکانی هەناردەکردنی نەوت و گازی هەرێم. جەختیشی کردوێتەوە لەسەرەوەی پێویستە وەزارەتی سامانە سروشتەکانیش تەنها ئەرکی سەرپەرشتیکردن و ئاڕاستەکردنی کۆمپانیاکانی نەوت و گازی لەسەرشان بێت. سەبارە بە کێشەی موچە و گوزەرانی خەڵکیش یەکێتی لە نەخشە ڕێگاکەیدا پێشنیاری کردنەوەی حسابی بانکی بۆ فەرمانبەران کردووە بۆ دڵنیاکردنەوەی فەرمانبەران لەوەی پاشەکەوتەکانیان نافۆتێت. پێداچوونەوەی سیستەمی پاشەکەوت بە جۆرێک هەنگاو بە هەنگاو پاشەکەوتی موچە هەڵبگیرێت. هەموارکردنەوەی یاسای خانەنشینی و کاراکردنەوەی دەستەی چاودێری دارایی. سەبارە بە چاکسازی لە نەخشە ڕێگاکەدا هاتووە. چاکسازی پێویستی بە چەند هەنگاوێکەیە لە پێش هەمویانەوە پاکردنەوەی دام و دەستگاکانی حکوومەت لە گەندەڵی و مشەخۆری و بیرۆکراسی، دوورخستنەوەی هەژمونی حزب و کاربەردەستانی حکوومەت و دوورخستنەوەی هەژمونی حزبەکان لەسەر بازاڕ و کاراسانی بۆ بەرهێنانی دەرەکی، کاراکردنەوەی دەسەڵاتی دادوەری و هەموارکردنەوەی یاسای داواکاری گشتی بە ئاڕاستەی سربەخۆبوونی دامەزراوەی داواکاری گشتی، پێداچوونەوەی یاسای ئەنجومەنی پارێزگاکان و زیادکردنی دەسەڵاتەکانیان و کاراکردنی کەرتی تایبەت و پۆشتەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایش و پۆلیس و چاکردنی گوزەرانیان و دەستەبەرکردنی ژیانی کەسوکاری شەهیدان، بایەخدانی زیاتر بە ژینگە و ئەنجامدانی هەڵبژاردنە گشتەکان لە وادەی دیاریکراوی خۆیاندا و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن، مامەڵە لەگەڵ میدیا وەک دەسەڵاتی چوارەم. سەبارە بە ناوچە دابڕێنراوەکانیش گەڕانەوەی ئەو ناوچانە بە ئەرکێکی نیشتیمانی زانیوە و جەختیشی لەسەر جێبەجێکردنی مادەی 140 کردوێتەوە. سەبارە بە سربەخۆییش یەکێتی نیشتیمانی کوردستان سربەخۆیی بە مافێکی دیموکراتیانەی ڕەوا زانیوە و ئاماژەی بەوە کردووە ڕیفراندۆم بۆ سربەخۆیی وەک مافی چارەنووسی گەلی کوردستان لە هەرێم و ناوچە کوردستانەکانی تر ئامانج و دروشمی یەکێتیە و بۆ بەدیھێنانی و ئامانجەش سووربوونی خۆی دووپات کردوێتەوە لەسەر خەباتی سیاسی و دیموکراتی و ئاشتیانە.